خی گەورە بە گەورەی خۆی ڕێنوایی عەبدەکانیەکە لە قورئانی پیرۆزە فەرمێ وەقل ڕەبی زیدنی عیلمەن، واتە ئامۆژگاری بەندەکانی بەو شێوازەکە کە هەمیشە داوای زیادبوونی زانست و زانیاری لێ بکەن. ئەمڕۆ لە چوارچێوەی سێکتەری خوێندن پەروەردە بە پێویستمان زانی وەکو دەستگای ڕوانگە بینە خزمەت شاری خۆشەویستی زاخۆ و لە خزمەت بەڕێزان بەڕێوەبەری پەروەردە و بەڕێوەبەری هەردوو قوتابخانەی شەهید ئیدریس و لۆشان. دیارە ئەم قوتابخانەیە کە گەورەترین قوتابخانەی سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆیە، دوای ئەوەی کە لەلایەن نووسینگەی دڤۆکەوە ئاگادار کراینەوە کە ئێستا ئەم قوتابخانەیە لە دۆخێکایە کە قوتابیەکانی بەهۆی تێکچوونی بینای قوتابخانەکەەوە لە دۆخێکی ناخوازراون. بۆیە دوای هەماهەنگی بەستن لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و لەگەڵ بەڕێوەبەرایەتی قوتابخانەکانی ئێرە، تیمەکانی دەستگای ڕوانگە وەکو ئەرکی پەروەردەیی خۆمان بە مەبەستی ڕەخساندنی ژینگەیەکی لەباری پەروەردەیی بۆ قوتابیانی ئەم دوو قوتابخانەیە کە ئەوەی پێمان گەیشت هەر دەوامێکیان کە دوو دەوامیتایە زیاتر لە 1200 قوتابیتایە درێژە بە خوێندنەدا. بۆیە بارکی خۆمان زانێ دەست بەجێ هاوکار و هەماهەنگ بین لە نۆژەنکردنەوەی ئەم قوتابخانەیە و ئامادە بێ بۆ ئەوەی بۆ ساڵی نوێی خوێندن لە خزمەت نەوەی داهاتووی کوردستان و ئەم ناوچەیە بێ کە ڕۆژانە لێرە هەوڵ و کۆششی خۆیان نەدێت. ناوێ ڕێوەبەریە گشتیە پەروەردە ئیدارە سەربەخۆیە زاخۆ، ناوێ کارگیریên هەردوو قوتابخانên ئامادەیە شەهید ئیدریس بارزانیە کچان و قوتابخانە لۆشانیا بنەرەتیا تێکەل، ناوێ پتر ji 2000 قوتابیان و سەمیانێت wana pir ji dil. Supasiya dezgahê rawangeyê xêrpazî kirin ku ev bike evî karê pîroz rabîne.